میهوانم نیوه جاره ج آواره وگرها کردستانه روژا ایروژی بردامت خدمت کرنا آواره و کوچبرانده جمیله محمد اندام انجمن پارێزگەها دهۆکێ و هەروەها چەندین ساڵ ژی بەرپرسە شاخێ ئاکرەیەکێتی ئافرەتێن کوردستانێ دبە میهوانە منی خانومانە وێ جارێ سلااو و رێزن من گولستان محەممەد ئەمین قبول بکەن. جێمالە جەمیلە خانم پرۆگرامە خوا ددنە دەستپێکردن دوێ بەشەیەکەمدا مێ بچێکی دەربارەی زارۆکتیایەنە چیرۆکاوێنە هەروەها ئاوارەبووناوێنە و چەندین ساڵن کو دەرباسکردن لە دەروێ کوردستانی و پاشی چاوەگەرەها دوێ بەشی دەمێ بدنە بەحەزکردن تو گەلێکی بخێر هاتیس کێ خۆشم کو تدگەلمەی کەلێ بەخێر بێن سەرسەران و سەرچاوای منی زۆر خۆشحاڵم بە هاتنی جنابتان بۆ ماڵەکەمان هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. گەلێک سپاس جا یەک هێژوان تایبەتمەندیên جەمیلە خان کۆ هەردوو زاراوێن کوردی یەن سەرەکی ئەم بژن کورمانجی و سۆرانی بە پێرفەکتی داخەوێ و فێم دکێ ئەو بخوام سۆرانە لەبەر لە ئاکرێت بێنێن چاوایە چیرۆک چاوا چێ بووە ئەمێ وەگەرنێدا لێ دەستپێکم دخوازم دەربارەی زارۆکتیاتە تێک ژوان کەسانی ماڵباتە یەک ژوان ماڵباتێن کو ئاوارە بوونە کۆچبەری وڵاتی ئیرانی بوونە چەندین ساڵ بەرینها و ئەمرێک لێ دەرێ دەرباس کرد چێکی دەربارەی زارۆکتیە خۆش مر بەحث بکە. من لە ساڵی 1970 لە قەزای بەردەڕەش دایک بوویمە ساڵی 1970 لەگەڵ خێزانەکەم ئاوارەی وڵاتی ئێران بوون چونکە ڕژێمی سەدام ماڵی ئێمەی خاپور کرد و ناچار بووین لەگەڵ خێزانەکەم ئاوارە ئێران بووین. لەوێ ئەمەیان بردە ئۆردوگایەک بە ناوی ئۆردوگای بەهرام لەو ئۆردوگایە تقریبان ماوەی ساڵێک ماینەوە دوایە ڕاگوازراین بۆ ئەهواز شاری ئەهواز پاش ئەوەی کە مەڵا مستەفای ڕەحمەتی کۆچی دوایی کرد ئاوارەکانی ئەهوازیان گواستەوە بۆ ئۆردوگای زێوە ئەمە 4 ساڵ لە ئۆردوگای زێوە ماینەوە لە ساڵی 1985 ئۆردوگای زێوە لەلایەن ڕژێمی بەعسی بردومان کرا و بەداخەوە قاعی ئێمە کە قاعی 42 بوو کەوتە ژێر ئەو بردومانە و دایکم تێیدا بریندار بوو ماڵیشمان هەموو کەوتە ژێر قاعام بە ناچاری گوازراینەوە بۆ شاری نەغەدا و من خوێندنی دەست پێکیم لە شاری نەغەدە دەست پێ کردووە خوێندنم لە شاری نەغەدە تەواو کردووە من 12 ساڵ لەوێ خوێندومە دیپلۆمەی ئێرانیم لەوێ بەدەستێنەوە وای 17 ساڵ کە لە ئێران ماینەوە ئەمە لەو شارە ناچار بووین لەبەر نەداری و لەبەر ئاوارەیی کار بکەین بۆ خەڵکانی کە لەوێ بوون و لە ساڵی 1985 بەڕێز کە قادر قاچاق سەردانی باوکم ڕەحمەتی کرد گوتی پێویستمان پێ یەک چەکەت بێتن لە بواری ئافرەتاندا و لە بواری تەنزیماتی حەزبی کار بکەن لە شاری نەغەدا باوکشم بە قسەی کە قاچاق ڕازی بوو و دەرفەتی بە مندا چوون بوومە مەسئولی ڕێکخراوی شەهید بەیان عومەر شەریف لە شاری نەغەدا و هەروەها ئەندامی ڕێکخراوی خەبات پارتی دموکراتی کوردستان لە شاری نەغەدا و هەتا ساڵی 91 ئەو ڕێکخراوەم بەڕێوە برد و لەو ناوچەیەشدا کارم کرد. گەلێک باشە بجێتە بەحساوێکی کرد و ژبەر نەبوونێ و هەروەها هەژاریەژی گەلک جاران و کارێ هەمەوەرزیت کرد وڵاتی ئەو کار چبوونی کۆنتکەن تویچتی ڕۆژە ئیرۆ دناوە ئاکرێ دەبینە ئاکرێ بۆیەکی ناسکریە لە شاری نەغەدا ئێمە زۆرتر کاری چنینی میوەمان دەکرد ئەنواعی جوورەهای میوە سێو بۆ هەنار بۆ جوورەهای میوە لە ئاکرێشەوە میوانە هەیە ئێستا و لەوێ کاری دوورینی نۆکمان دەکرد دوورینی دیسان گەنم و جۆ و نیسک و پاقڵە و هەر شتێکی کە جۆتیارەکانی ئەوێدایان چاند ئەمە دەچوون کارمان بۆ دەکرد بەڵام بەداخەوە بەنیوە قیمەت چونکە مە لەوێ ئاوارە بووین ناچار بووین لەبەر بژێوی ژیانمان و کرێخانێ و بەتایبەتی کە دایکم نەخۆش بوو مەجبور بووین لەبەر ئەوەی کە دەوا و دەرمانی دایکم پەیدا بکەین ئەو ئیشانە بکەین ئەو کاتێک کە لە ماڵش باینە کە زستانان ئەگە ئیش نەبایە لە ماڵ کاری دروارم دەکرد بۆ خەڵکی دروارم دەکرد بۆی کە بتوانم شتێک بۆ ماڵە بدەست بێنم چونکە بابم پێشمەرگە بوو بابم دەچوو ساڵ بۆ ساڵ نەدەگەڕایەوە لە لەقی یەک پێشمەرگە بوو لەگەڵ بەڕێز خالشری و من ناچار و مکو خوشکەی گەورەی ماڵ ئەو برایانم کە 8 برام هەبوو لەوێ هەمویان بەو ئیشانەیە کە دەم کرد بە خەویان بکەم یعنی ژوێ گاوێڤە تا مەسئولیەتە سەرشانەی خواهان کرد بوو ئەوژی پاشی کودای کاتە ڕەحمەت کردی تەبارێ 8 برایان
ملێ خۆکرد بله و تو بواجبێ وانرا بووی و کارژوارت کرد یعنی وی چاخی تەمەنێتە چەند بوو تا ئەف مەسئولیەتە گرانڕاکردبوو لە تەمەنی 15 ساڵی و چوومە ناو ڕێکخراوی یەکەتی ئافرەتان و هەروەها پادمکاتی کوردستان و دایکم وەکو باسم کرد ساڵی 85 بریندار بوو لە ساڵی 85 کە تەمەنی 15 ساڵیم بوو ئەمن ناچار بووم دایکم و برایەکانم بەخێوکەم چونکە خوشکە گەورەکانم هاوسەرگیریان کردبوو لە ماڵی ئێمەدانە بوون و برایەکی گەورەشتم ئەویش لە ناو ماڵی ئێمەدانە بوو بۆیە ناچار بم باری گرانی ئەو خێزانە لەسەر شانی خۆمال بگرم و هەتا هەمویان شکر بۆ خدای گەورە بوون و هاوسەرگیریان کرد ئێستاش هەیەک لە ماڵی خۆیەتی و دیسان پاشی کە دایکم کۆچی دوایی کرد ئەمە ژنم و بابیشم هێنایەوە چکە باب مێشتا گەنج بوو لەسەر خۆ بوو ئافرەتێکی زۆر باش پەیوەندیم پێوە کرد و ئەومان بە باوکم خواست ئێستا شکر بەخوای لەویش باوکم سێ منداڵی هەیە و هەر جیرانی خۆمانن بەڵام ئەوەی کە لەکنە من زۆر گرنگە بابم سەر ڕای ئەوەی کە مەعاشیرەت بووین بەڵام زۆر گرنگی بە ڕۆلی ئافرەت دەدا زۆر گرنگی بە تایبەتی بە من دەدا چکە دەیزانی حەزم لە کاری سیاسی و ڕێکخراوەیە زۆر پاڵپشتی کردم و هەروها برایەکانم زۆر پاڵپشتیان کردم کە بتوانم ئەو ڕۆکە بگەمە ئەو ئاستێکە ئێستا دوو خوشکی تریشت هەیە بەڵام لە ناویاندا هەر خۆت زیاتر هاتی ناو ئەم کارە شتێکە لە ناو خۆتدا دەبینی ئەوانیش هەستیان پێ دەکرد ئەمە بەخۆمان سێ خوشکین لەگەڵ هەشت برای دوو خوشکی دیکەم ئەوان ماڵیان جیا بوو وانیش زۆر پاڵپشتی منیان کرد بەڵام وان کۆچی دواییان کردیان بەڵام منداڵەکانیان خوارزایەکانم زۆر پشتگیری منیان کردیان یعنی ئێستاش کە هەر با پشتگیرن و یارمەتی دەرم ئەو خوشکەیەکە ئێستاش ماومە ئەو گەنجە بەڵام ئەوانیش دایکەکەم بابم خواست لەگەڵ خوشک و برایەکانم هەمویان پشتگیر و یارمەتی منن جەمیلا خان تە چۆش ئاواریە فێر بووی بری کوتبەگەرە کوردستانێتە چێ ئەزمونێک تەجروبەیەک خۆرانیە ئەو ئەزمونەی کە من فێر بم لە ئاواری ئێمە دەبی وڵاتی خۆمان زۆر زۆر خۆش بوێتم چونکە ئەگەر ئەتوو لە هەر جێک بی ئەگەر خاوەنی خاک و نیشتیمان نەبی هەر ئاوارە حسابی و ئاوارەی شوێنی عەزاب دەرد ڕەنج ئازار بەتایبەتی ئەو کاتێک کەمە چوونە ئیران ئەنی بە باردۆخێکی زۆر ناخۆش تێپەڕێن سەرڕای ئەوەی کە ماڵمان دوو جەرکەتە بن ژێر بردومانی ڕژێمی بەعسی ماڵمان خاپور کرا دایکم بریندار کرا بەڵام ئەمە ناچار بووین بژێوی ژیانی خۆمان بەدەست خۆمانە بینین و بۆیە من ئێستا ڕۆژی 5 جار ئەمن خاکی خۆم ماچ دەکەم نیشتیمانی خۆم زۆر خۆش دەوێت چونکە ئەو نیشتیمانەیە من خۆم تێدا دەبینەوە وەکو ئافرەتێکی کە لە کوردستانی خۆم دەژیم هەرچار پارچە ڕاستە هەرچار پارچە کوردستان یەکە بەڵام دیسانێکە ئەو ڕژێمانێکە لەو پارچەکان دیکەنە زۆرم لە ئەو پەنابەرانە دەکەن کە لێرە دەچم بۆێ باشە تو بەگرەهی کوردستانێ تا بەردەوامیدا بە کار و خەباتن خۆم بەحسە سەدەیە دەرباس ویت کە 1990 و خواردە و حتا بەری 2000 وە چاوە مال بریاردا هون بێنە باژارێ ئاکرێ بۆ هەوەی ئەوەی کە من بەرپرسە ڕێکخراوی ئافرەتان بووم ئەو کاتێک کە کوردستان ئازاد کرا ساڵی 91 شیرین خان کەودەمی سکرتێرە یەکەتی ئافرەتانی کوردستان بوو داوایان لە من کرد بە نووسراوێک کە تەنزیمات و کاری خۆت بگوازەوە وەرە ئاکرێ بە بەرپرسی لەقی ئاکری ئافرەتان ئەو کاتە لەقی ئاکری ئافرەتان تازە لە ئاکرێ دامەزرا بوو لەلایەن لە کاوڕێ بە تایبەتی فەیرۆز خان کە لێرە بەرپرسی لەق بوو لەقی ئاکری ئافرەتانماندانە وە کارێکی زۆر زۆر باشمان تێدا کرد بەڵام ئەو دەمەی ئەمن کێشەیەکم بۆ هاتە پێش چونکە من نە کوردیم باش دەزانی وەنا زمانی ئاکریانم باش دەزانی چونکە مەلەوێ بە زمانی سۆرانی لە شاری نەغەدا گفتوگۆمان دەکرد بە بەخۆشمان کە بە عاشیرەت گۆرانی لەوێ هەر لە هەجەکەشمانە و لە هەجەیە بوو ئەو کێشیانم بۆ هاتە پێش بەڵام وردە وردە توانیم ئەنی لەگەڵ هاوڕێیانم زاڵ بم بەسەر ئەو دوو کێشەیە و توانیمان خزمەتێکی باش بگەینە ئاکرێ و قەزای بەردەڕەش و لەگەڵ هەموو ناحیە بووندەکانی چونکە ڕاستی ئافرەت لەو سنوورە گەلێک مەغدورە گەلێک کەم و کوڕی هەیە بەس ئەوەی بە من زۆر زۆر گرنگ بوو کە هاتمە ئاکرێ ئەوە ئافرەتانی کە لێرە بن زۆرتر پێچان بدەمەچویوە بوو ئابیان لەسەر سەری بووە من زۆر پێم چکەمە لە ئێران شتووە بەکارم دەهات پێم سیر بوو کە ئافرەتانە چۆن دەتوانە ڕێ بکەن کە با پرسیارم لەیان کرد گوتم ئێوە بووە ئەو تشتە بەکاردێنن گوتی قەدیمدا زۆر زۆردارێکی زۆر بەرامبەرمان کراوە ناچار کراینە لەبەر پاراستنی کەسایەتی خۆمان ئێمە ئەو پێچانە بەکاردنی بەڵام شاری ئاکرێ ئەنی باوەڕ دەکەی ئەو هەندە میوان پەرستن ئەو هەندە
يعني ئێستا تو بێ ئاکرێ مەجاڵت پێ نادەم بچیە ڕستۆرانت یا بچیە ئۆتێلێک بۆنووسن دەبی لە یەک لە ماڵەکان بمینەوە من هەتا ماوم هەمیشە سوپاس گوزاریانم چونکە بەڕاستی وەکو کچی خوان منیان لە باوەش گرت ئێستاش هەروانە ماڵەوە بە بێگومان سترانجی هەنە گەلێک سترانجی سەرهاکرانەوە یا هەریب ناودەنگژەوە دەبێژێ چماکرد میێوانی هەتماکرد میێوانی دەجا وەک کودبێژنجی چێنابێ مرۆڤژ ماڵاوە دەرکەوێ بێ کوونانەوە بخێ ئەمێ بەرداوامیە بدنە پرۆگرامی بەشێندن هەنە چیرۆکێندن هەنە کومێ ببیزن بمەرە بن. وێجا جەمیلە خان درێژە هەیە خەفتنن خۆدە بەحساوێکی کرد دەما کولیرانێ بوو کارێ خستنی کرد ناو ریزن پارتی دموکراتی کوردستاندا ڕۆژە ئیرۆژی بەردەوامیە دەدا خەباتەخوا و چەندین پلە و جه دەرباسکردە حتا ڕۆژە ئیرۆ خزمەت کردە ئەم بێن ساڵێ نۆتیاوە ملوە دەرێسەکنی بوون پشتێک و دەست پێکرد و کوردستان ئازاد بوو و توپایرە ژیراپەرین دەست پێکرد و بێگجاری باسی ژناف کوردستانی هاتە دەرخستن هونجی بەگەرهانەوارێ خۆ ئیدیوە درێژاهیدا کارە و خەباتە خۆی سیاسی ئەو قۆناغ چاو بووی کە بووی چاخی شتەرەوە کە خانمەک ئەو دەمێ کول ئیرانیان زەڤڕینەوە کوردستانە وەکو لە قیاکرد ئافرەتان هاتە دامەزراندن دەست بەکار بووین ڕاستی ئەو قۆناغێکی زۆر سەخت بوو چونکە کوردستان تازە ئازاد کرا بوو لەژێر دەستهەڵاتی ڕژێمی بەعسی بەڵام ئەو هەندە دڵخۆش بووین ئەو کاتێکە گەشتینە سەر مەرزی حاجی عومەران 10 جار خاکی کوردستانمان ماچ کرد ئەو هەندە خۆشحاڵ بوون کە گەشتینەوەی کە ئەو دەمێ هاتینە ئاکرێ و دەست بەکار بووم وەکو بەرپرسی لە قیاکرد ئافرەتان وەکو باسم کرد خەڵکی ئاکرێ زۆر یارمەتی دەرم بۆ خەڵکی قەزای بەردەڕە زۆر یارمەتی دەرم بوو بەڵام بارودۆخێکی جیاواز بوو کەلتورێکی جیاواز بوو بارودۆخێکی جیاواز بوو خەڵکێکی جیاوازیش بوو زمانێکی جیاوازیش بوو بەڵام هەوڵماندا وردە لە قیافرەتان لەگەڵ 8 ناوچەمان دامەزراند ئەو ناوچانەش لە هەموو قەزا و ناحیەکانی دەوروبەری لقی نۆی بوو کە هەموو ئافرەتان بوون لەوێ ژمارەێک یەکجار زۆر ئافرەت هاتنە ناو ڕێزیەکەتی ئافرەتان چونکە حماسێکی یەکجار زۆر هەبوو کوردستان ئازاد بوو سەدام ئلیسانێکە بەرەو ڕووخام بوو خەڵک زۆر خۆشحاڵ و کەیف خۆش بوو هەر بخواان پەیوەندیان دەکرد و هەوڵیان دەدەکە بێنە ناو ڕێزیەکەتی ئافرەتانی کوردستان کێشەی کۆمەڵایەتی لە سنووری قەزا کرێ و بەردەڵەش و ناحیەکان یەکجار زۆر بوو ئافرەت زۆر بەندەست بوو کێشەی ژن بە ژن و گەورە بە بچووک و بەدەل ناموس و بەدەل خوێن یەکجار زۆر بوو ئەمە ناچار بووین کە کارێک یەکجار زۆر بکەین بۆی ئەو دیاردانە کەم بکەینەوە هەوڵ بدەین ئەو دیاردانە ناو کۆمەڵگادا نەهێلین چونکە ئافرەتیش مرۆڤە وەکو هەر کەسێکی دیکە حەقی ژیانی حەقی هەڵبژاردننی هاوسەر حەقی پێکێنانی خێزانی هەیە ئێستا بەو هەوڵتەقەلایە کە دامان هەمومان پێکەوە مەجموعەکی یەکجار باش بن ئەمە زۆرم پێخۆشە هەمویان لێرەبانە ئێستا وانێک کە لەگەڵ من کاریان کردیە یعنی کۆمەک هاوکاری زۆر باش بوون بەڵام ئەگە ناویان بینم وەختێکی بەرنامەی هەم بەو ناوانەداوە هەوڵماندا 4-5 سنتەر لە ئاکر بکەینەوە سنتەری ڕۆشنبیری ئافرەتمان فێرە موزیک کرد فێرەکردنەوەی ساڵم بۆ جوانکاری ئافرەتان کرد قاحی ڕاضە و ڕەشاقەمان کردەوە هەتا ئاخرەکەی وای لات ئاکرێ شوفێری ئافرەتی نەبوو ئەمن بۆ خۆم یەکەم کەس بووم کە لە ئاکرێ شوفێریم کردووە لە ساڵی 1997 ئەو کاتێک کە من شوفێریم کرد خەڵکی زۆر گاڵتەیان دەکرد ئافرەت و شوفێریش تویا زۆران پێسەیر بوو ناچار بووین خولێکی شوفێریمان کردەوە و مامۆستای خولە خودی خۆم بووم هەوڵم داکە ئەوەی کە دەزانم فێرە ئافرەتانە بکەم فێرە شوفێریم بۆ ئەو دیاردەیە لە ناو کۆمەڵگەدا بڵاوێتەوە کە ئاکرێش وەکو شوێنەکانێکی لێبێتم خەڵکی زۆر ڕۆشنبیری تێدا بەڵام ئەوەندە زوڵم و زۆرداری لەسەر بووە ناچار بووینەکان لەگەڵ ئەو دیاردە کۆمەڵاتیان تێدا باوێت ئەوەی کە من زۆر پێ سەرسام بۆ ئەو کاتە لە ناو نەخۆشخانەیە کرێ دوو برین پێچمان هەبوو ئاسیەخان و سەمیرەخان شتێکی جوان نەبوو ئافرەت بچی کار بکە لە شوێنیوە بەڵام خستەخانە دەژێ لە سەرکی پەروەردە ئافرەتمان هەبوو وەکو مامۆستا بەڵام لە دام و دەستگاکانی دیکەی حکومی ئافرەت زۆر کەم بەرچاو دەکەوت ئەڵان ئێستا زۆر خۆشحاڵم کە دەبینم ئەو بەرهەمی ئەو سەحمەت و ماندووبوونێمە ژمارەێک جار زۆر ئافرەتیش دەکەن لە ناو هەموو دامە دەستگاکان ئێستا پەرلەمانتارمان هەیە بریکارمان هەیە
ئەندامی ئەنجومەنی پارێزگامان هەر ژنە باژارێ ئاکرێ باژاری ئاکرێ باژاری بەردەڕەشیش یعنی ئەوە هەمووی مای شانازیەکە و خەبات و ماندووبوونێکە ئێمە برمان بەرهەمێکی زۆر زۆر باشی هەبووە و ئێستاش ئافرەت بەخۆی مافی خۆی دەزانێتن ماف چۆن بەدەست وەدێت ماف نادرێتن ئێستا دەبینی کە لە هەموو شوێنێک ئافرەت داوای مافی خۆی دەکات بەڵام ماف نەک بەرهەڵایی نەک زێدەگاوی نەک زێدەگاوی بەێ بەجا ئەو ماژی دی چارچۆڤەیە چ دەتێتن لە چاوچۆوەی یاسایەکە پەرلەمانی کوردستان دەری خستووە مافەکانی هەموو دیارکردی مافی ئافرەت ئەوەی مافی پیاویشەوەی مافی منداڵیشەوەیە چونکە ئەگەر خێزانێکی سەرکەوتو نەبیتن منداڵەکانیشان ناتوانن ببنە لەوەیەکی باش و پاشە ڕۆژی کوردستان بۆیە دەبێت یەکەم خێزان سەرکەوتو چه دیاردەیەک هەیە دناوا کوردستان دەبگشتی نەتەنێت ئاکرێ تو چاوی خۆت بینێ گەرەکە نەبێ گەرەکە بێ کۆنتترۆلکردن وەک خانمەک ناوەێ جوواکەدا جوواکەکە سنگینە جوواکەکە قرسە خودی کولتورێک دەوڵەمەند و زەنگینە ئەوەی من دەبینم ئەو دیاردەی کۆمەڵایەتی زۆر بووە لە ناو کۆمەڵگەی مەدا ئەو بەکارهێنانی بەهاڵەی ئامێرە ئەلکترۆنیەکان بەتایبەتی مۆبایل ئازادی مافی هەر کەسێکە ئازادی هەبێتن بەڵام لە چارچێوەیەکی کۆنتترۆلکرایدا لە چارچێوەیەکی جواندا لە چارچێوی کەلتوریدا ئافرەت مافی هەیە هەموو شتەکانی کە حەز دەکە بەدەستە بینی بەڵام دیسانەکە دێمەوە سەر باسی ئەو مۆبایلانە زۆر کێشەی کۆمەڵاتی لە سنوورانە دروست بووە لە هۆکاری بەکارهێنانی غەڵەتی مۆبایل ئەو دەبێتن ئافرەتان زۆر چاوکراوە بن زۆر چاوکراوە بن خێزان زۆر زۆر بە نرخە ئافرەت بخۆی دایکێنی لە کۆمەلگای کوردەواریدا جوانترین ڕێزی لێگیرایە دەبێت ڕێز لە خۆمان بگرن ڕێز لە کەلتوری خۆمان بگرن ڕێز لە کەسوکاری خۆمان بگرین لە کۆمەلگای خۆمان بگرین وانش ڕێز لە ئافرەت بگرن باشە جەمیلە خان قۆناغەکەن و دەستپێتکەش کار و خەباتاتەی سیاسی دەبێ ئەندامە ئەنجومانە پارێزگەها دهۆکێ بتایبەتیژی دووبارەی پەنابەراندا وەک بێژنەوە پۆست هەیە و لێ دەرێ تێکەل بوون گەلک سەرڤە دەرباس نەبوو 2014 بوو ئیدی قۆناغە گەلک ساخت ڕوبڕووی کوردستانی بوو کە ژمارەکە زێدە ژ کۆچبەر و پەنابەران ژ هەموو ئالیان بەرەی خۆدانە کوردستانی دە چاوا سەرەدەری کروی چاخی دیگەل وێ ڕەوشێ لە ساڵی 2014دا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کرا منیشێک لە بەربژێرەکانی پاردموکراتی کوردستان بووم سوپاسی سەرکردایەتی پارتی دەکەم بەتایبەتی لە قینەوە بۆ بەستنیشانکردنە من تقریبان 6,000 دەنگم منە بووم بە ئەندامی ئەنجومەنی پارێزگا لەگەل 4 هاوڕێی دیکە ئەوانیشان خەڵکی ئاکرێ و بەردەڕەشن بەڵام لە قەدەری کوردستان و لە قەدەری ملەتی کوردایە هەمیشە گیر و گرتمان بۆدیتە پێش ئەو کاتەش ئەو شەڕی نەگریسەی داعش هاتە پێش دیسانێکە زۆر لە پارێزگاکانی عێراق کەتنە ژێر دەستی داعش پێشمەرگە قارەمانەکان لە جەبهە بەرگریان دەکرد بە شەهیدێکی زۆرمان هەبوو بریندارێکی زۆرمان هەبوو و ئاوارێکی زۆر ڕووی لە پارێزگای دۆک دەکرد بەتایبەتی 23 کەمپمان هەبووە ئەمن ئەندامی لەژنەی کۆچبەران بووم لە ئەنجومەنی پارێزگای دۆک و ڕۆژانە سەردانی و کەمپانەمان دەکرد هەوڵماندا لەگەل هەموو ڕێکخراوەکانی بیانی لەگە حکوومەتی عێراق لەگە حکوومەتی یارم پێداویستی ئەو ئاوارانە دابین بکەین چونکە دەدیت خەڵکێک داهاتمە بە خۆمان ئاوارەیەمانی تێ دەزانین ئاوارەی چەند دەردێکی گرانە خەڵکێک داهات بەڕوت بەبێ هەموو شتێک بەبێ کەلوپەل زۆر خەمبار دەبم بۆیان بۆیش ڕۆژانە کارمان لەگەڵیان دەکرد هەم لەگەل ئەو ئاوارانەی کە لە پارچەکانێکی کوردستان هاتنێرە هەم ئەو ئاوارانەی کە لە عێراق دەهاتنێرە و تا ئێستاش ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا بەردەوامین سەردانیان دەکەین لەگەڵ ڕێکخراوەکانی بیانی کە دێنە کوردستان یارمەتیان پەیدا دەکەین و ئێستاش الحەمدولillah بارودۆخیان باش بۆ زۆر بەشیان گەڕایتنەوە پارێزگای دۆک ناسرای بە پارێزگای ئاوارەکان ڕێگەتن لە ئاوارەکان ئەمێ ئەvێ بابەتێ درێژاهەیە بنەدە لە بخوازم بەرە خۆ بنە دەرەوە هەم ئاکرێژی بینن هەمجید ناوە سروشتەدا بەردەوامی بدن بە ئاخافتنێن خواف کارەمکن مەرەم هەنێکیش بەدەویە باشارێ ئاکرێ جارەکە دن دەخانومان دەببینن. درێژاهەیە ددن بە ئاخافتنێن خوا دیگە جەمیلە خان ئاکرێژبیاری بە دیارە گەرمە کەزێدەیە هاوینە ئیدی مرۆڤ کوردستانê dişewitê mane gelek germa lê me gomê akrê nîşawa bidin akrêya kevine ev cih jê re dibêjin ya qedîme gereka çûste ye erê û ji xwe newroza herî mezin û naskirî
li Kurdistanê jî li bajarê Akrê tê kirin. Vê Cemîla Xan te behsa wê kir dema ku sala 2014 hejmareke zêde ji awareyên berê xwe zêdetir dana parêzgeha duhokê wî çaxî we çi ji we re pêşkêş dikir beşek ji wan jî hatna bajarê Akrê. gelek lew hawlatiyana ew hawlataneke awareyê Kurdistan bûn katine parêzgahê duh katine qezayê Akrêş. Êsta kempekman heye li qeleyê Akrê kempî penaberanê Sûriye û kempekişman heye kempî Mamilyan û li qezayê Bedreş du kempman heye. Kempî Gewîlan û kempî Berdereş ewane hemû aware bûn û ême wekû bi cenabetîn got her barekî pêwîstiyan hebaya yarmetîman didin. Li xorak, li cilûberek, li sûtemenî, li pêxewtin. Ewaneman hemû ko dekirdewe bi yarmetî hikûmetê Herêmî Kurdistan û her wiha Dezgehê Xêrxwazî Barzanî zor yarmetî êmê dida. Ew harûkariyaneman digeyande ew awaraneke nişteceyî ew kampane bûn ve zor lew ewaneş hatine nav mağlekanî Akrê. Zorbey mağlekanî Akrê awareyek têda demayewe ve bi ciwantirîn şêwe agadariyan dibûn. Plan û projeyên te çi ne di derêceya van salên Kubên di nava encûmena parêzgeha duhokê de? Ew projaneke min pêm xweş e cêbezê bikirêtin ewek basim kir Akrê Kûn giringî pê bidire. Bazarekî hawçerx bû Akrê bikirêtewe. Geradekî zor baş bû seyaranê kedinê daxilî Akrê bikirêtewe û her wiha ew rêgabandana xweş bikirin ke geştiyar û li Akrê bikin ve qezayê Berdeşî dîsaneke xizmetguzarî zor li awaz e li barê tenduristî. Ewan hemû li projeyê min de ew ewanem gihandîte encûmenê parêzgah û parêzgar û her wiha damû dezgahkanê peywendîdar ke xizmetguzarî bigirin her du qezaya. Li ser astê kesî te çi plan û proje hene ji bo xwe? Li ser astê kesî tenha awatim xizmetkirinî hawlatiyane, xizmetkirinî şar û qeza û nehiyekan e. Li ser astê kesî hiç min bi xwe nabe. Tenha awatim serberzî û serfirazî milletê Kurd e û awedanî Kurdistan û dewletê Kurdî bo Kurdistan bedîbêtin. Her ser partî Kurdistan bimine dewletekî gewre ve Serok Mesûd Barzanî raberayetî her ser partî Kurdistan bikatin. Ve xanewadekeşim bi baştirîn şêwe legel hawlatiyan jiyan beser bibin. Cemîla Xan ez gelek spasiyeta dikim ser vê derfeta ku me îro levdûra derbas kirî û her wiha bîsna çîrokên te. Programa me ya vê carê jî bi dawî hat heta careke din digel xanûweke din bimênin nava xêr û xweşê de û bi xatirê we.